سڵاوتان لەبێت وەم کاتتان باش من ڕاویارم ئەو وڵاتتان پێدەناسێنم کە لە ئێستادا گەرمترین بابەتی ڕۆژەفی میدیا جیهانیەکان و ناوەندە سیاسی و ئەکادیمیەکانە. وڵاتێک کە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا زۆرترین قسە و باسی لەبارەوە کراوە و زۆرترین بابەتی میدیایی و نووسین و وتار و لێکۆڵینەوەی لەبارەوە ئامادەکراوە. ئەفغانستان وڵاتی هەمیشە نائارام. ئەفغانستان ناوەفەرمیەکەی کۆماری ئەفغانستانی ئیسلامیە، دەوڵەتێکی داخراوە لە ئاسیای ناوەڕاستدایە، دەکەوێتە باشووری وڵاتەکانی تاجیکستان و ئۆزبەکستان و تورکمانستان. ئێران لە ڕۆژئاوایەتی و ڕۆژهەڵاتیشی چینە. ناوی وڵاتەکەیان لە ئەفغان هاتووە، گروپێکی نەتەوەیی و ڕەگەزین لەسەر ئەو خاکە نیشتەجێ بوون کە ئێستا وڵاتی ئەفغانستانە. لە ڕووی پێگەی استراتیجیەوە ڕێگەی بەستنەوەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشووری ئاسیایە پێکەوە. لە سەردەمی ئەسکەندەری گەورەدا لە ژێردەستی ڕۆمانیەکاندا بوو، دواتر لە هەڵمەتی فتوحاتدا کەوتوەتە ژێر فەرمانڕەوایی ئیسلامی. مەغۆلەکانیش توانیویانە داگیری بکەن. ڕەگەزی ئەفغانیەکان وەک ئاری ناسێنراوە کە بە برای کورد و فارس و تاجیکیەکان دەناسرێن. لە سەدەی هەژدەدا خێڵی پشتۆن دەرکەوتون، بوونە بنەڕەتی دامەزراندنی مێژووی نوێی ئەفغانستان. ئەحمەد شادوورانی بە دامەزرێنەری دادەنێت لە ساڵی 1990دا و لە قەندەهار دەسەڵاتی گرتووەتە دەست و حکمی کردووە. ساڵی 1947 شانشینی دوورانیەکانی دامەزراندووە. ساڵی 1976 پایتەختی گواستوەتەوە بۆ کابوڵ، هەر لەو کاتەوە دەکەوێتە ناو گەمە سیاسیەکانی رووسیا و ئینگلیزەوە تا ساڵی 1990 سربەخۆی خۆی لە ئینگلیس وەردەگرێتەوە. لە دەی حوتەمی سەدەی 20ەوە ئەفغانستان بە ئەزموونێکی خراپدا تێپەڕی. ئەوی شەڕی ناوخۆی ئەفغانستان بوو. لە ساڵی 1979 کەوتەوە دەستی وڵاتە دەرەکیەکان وەک سۆڤێت و ساڵی 2001یش ئەمریکا بە بیانووی لە ناوبردنی تیرۆر داگیری کرد. ڕووبەری ئەم وڵاتە 652,230 کیلۆمەترە. سەرچاوی سروشتی دەوڵەمەندی هەیە کە دەبێتە یارمەتیدەرێکی باشی ئابووری وڵاتەکە. پێکهاتەی بەرزی و نزمیەکەشی جیاوازی هەیە، شاخ و بیابان و دۆڵ و دەشت لە خۆ دەگرێت. دەکرێت بە سێ ناوچەی سەرەکیەوە، دەشتاییەکانی باکوور و شاخەکانی ناوەڕاست سێیەکی وڵاتەکەی پێکهێناوە. لە ڕووی ئیداریەوە ئەفغانستان پێکهاتووە لە 34 ویلایەت کە هەر ویلایەتەیەک لە چەند پارێزگایەک پێک دێت. هەمووی پایتەختی خۆی هەیە و کارگێڕی و پارێزگاری خۆی هەیە. پارێزگاکان دابەش دەکرێن بەسەر 398 ناوچەی بچووکتر، ئەوانیش لە چەندین شار و گوند پێک هاتوون. هەموو پارچەیەکی کارگێڕی حاکمێکی خۆی هەیە کە لەلایەن سەرۆکی وڵاتەوە دادەمەزرێن. ژمارەی دانیشتوانەکەی ئەفغانستان 34,124,811 کەسە. 3,289,000 کەس لە کابوڵی پایتەخت دەژی کە گەورەترین ویلایەتی وڵاتەکەیە. قەندەهار دووەم گەورەترین ویلایەتە و 9 ملیۆن کەسی تێدا دەژی. لە ساڵی 2001ەوە ئەمریکا پارتی دەسەڵاتداری تالیبانی لە وڵاتە ڕاماڵی و حکومێکی نوێی لە وڵاتە لەژێر چاودێری خۆیدا پێکهێنا. لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئەمریکا 89 ملیار دۆلاری لە سوپای ئەفغانستاندا خەرج کردووە. ڕاهێنانی پێکردوون و چەک و ئۆتۆمبیل و تانکی سەربازی بۆ دابین کردوون.
بە فەرمی 300,000 کەس لە ڕیزەکانی سوپای ئەفغانستاندا چەکدار بوو. ئەمریکا لە دەوحەی پایتەختی قەتەر بە ڕێککەوتن لەگەڵ تالیبان وازی لە پاراستنی ئەفغانستان هێنا. بەو مەرجەی داڵدەی تیرۆر دژی بەرژەوەندەکانی ئەمریکا نەدات. ڕێککەوتنەکە لەلایەن دۆناڵد ترەمپ سەرۆکی پێشووی ئەمریکا واژوو کرا. چاودێرانی سیاسی و ئابووری پشت لێکردنی ئەمریکا بۆ دەسەڵاتدارانی ئەفغانستان دەگەڕنەوە بۆ بوونی گەندەڵی و بەڕێوەبردنێکی خراپی وڵاتەکان لە بواری سەربازیدا. ڕۆژنامەکان بڵاویان کردوێتەوە لە کۆی 300,000 کەس 50,000 چەکداری ڕاستی بوونیان هەبووە. ئەوەی دیکە تەنیا بە شێوەی وەهمی و کوردوتەنی بندیوار بوون تەنیا ناویان هەبووە. لە 15 ئابی 2021 و بە شێوەیەکی نائاسایی و بەبێ شەڕ و بەرگری کۆتایی حکومی ئەو وڵاتە هات. فەرمانڕەوەکانی حکومیان بۆ بزوتنەوەی تالیبان بەجێهێشت. ئەمە ئەو وڵاتە بوو کە چەند ڕۆژێکە زۆرترین قسە و باسی لەبارەوە کراوە و چاودێران لە چاوەڕوانی ڕووداوەکانی دوای شکستی دەسەڵاتدارەکانی وڵاتەکەدا ماونەتەوە.